پارەی بدۆستەوە ئەو پارە پرسیارم کردووە لە بەعزە مەلایەک شەڵێن هەتا 2 مانگ ئەگەر خاوەنی نەدۆزیوە ئەتوانێت و پارە بخۆی باش و پارە بخۆی حرامەدا حەڵاڵە ئەڵێ بۆ مزگەوتیش ناشیە سا خواردووتە یان نا؟ وەڵا مامۆستا خواردمە. بارەکە الله بڵێ خواردوومە باشە کاکەگیان کە خواردووتە نەوشی گیانە بێ بەڵام ئەبوایە سونە دوایە لەو شوێنە جاڕت بۆی باە لەو شوێنەی کەوا دۆزیتەتەوە زانایان ئەفەرمونون هەتا 3-4 ڕۆژ بۆت هەیە جاڕی لێبیت بڵێ ڕەحمەتی خواتان لێبێ من ئەمانەت یەکەم لێرە دۆزیوەتەوە بڕەپارێکم لێرە دۆزیوەتەوە کێ خۆی بە ساحێبێ زانێ لەم سەردەمەی خۆمانە زیاتر ئەتوانی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵی بڕێک پارەم لە فڵان شوێن دۆزیوەتەوە هەر کەسێ ناونیشانی تەواوم باتیە من پارەکەی بۆ گێڕمەوە بەڵام الحاصل ئێستا چیت کردوتەوە خواردووتە باشە ئەمە چار نییە ئەگەر کاکە خواردووتە برام وەسڵە ئەگەر خاوەنەکەی بۆ پیا بووە ڕۆژێ لە ڕۆژان ئەبێ پارەکەی بۆ بگێڕیتەوە. وەڵی ئەو شوێنێکەوە دۆزیمەوە سوێن بەخوا نەڕۆشتمەوە بۆ ماڵ هەتا لە هەموو دوکانەکان پرسیارم کرد سوێن بەخوا ڕقەمەکەشم داوە ئەو کەسانی کەوتم ئەگەری کەسێکات من ئامانەتێکم لایە تقریبا مامۆستا مانگێک مامۆستا ماگونی نە چاوەڕێم کرد کەس نەبوو یان ئەوەنی پێیا نەبوو منیش زۆر محتاجی پارە بووم ئەو پارەیم خوارد. ئەوە برا شرینەکەم ئەگەر خاوەنەکەی بۆ پیا بوو بۆی گێڕەوە باش چاوەکەم عافیەتە بێت.